بەهۆی دروستکردنی بەنداوی کۆڵەسا لە ناوچەی سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن حکوومەتی ئێرانەوە مەترسی لەسەر کەمبوونەوەی ئاوی بەنداوی دووکان هەیە، چونکە لە ئێستادا بەهۆی وشکردنی دەریاچەی ورمێوە حکوومەتی ئێران لە هەر چرکەیەکدا 6 مەتر سێجا ئاو بۆ ئەو دەریاچەیە دەبات. بە وتەی ژمارەیەک لە پەرلەمانتاران بە تەواوبوونی بەنداوی کۆڵەسە کە لە ناوچەی سەردەشت دروست دەکرێت ئاوی بەنداوی دووکان وشک دەکات. بەنداوێکیش لە چەمی کۆڵەسە لەسەر زێی بچووک دروستەکە کە بڵێن ڕافیدی سەرەکی ئاوی دووکان بەنداوی ڕواری زەی بچووکە ئەو ئاوەی کە ئەڕژێتە ناو دەریاچەی دووکانەوە کە 7 ملیارد مەتر سێجا ئاواگری دەریاچەی دووکان وشکە بێ. ئەمەش کارەساتێکی مرۆیی زۆر گەورە لە ڕووی ژینگەوە، لە ڕووی بەرهێنانی کارەباوە، لە ڕووی سەرۆتی ماسیەوە، لە ڕووی گەشتیاریەوە ڕوبەڕووی کوردستانە بێت. لە سەدا هەشتای ئەو سەرچاوانەی کە ئاوی زەی بچووک پێک دێهێنن دەکەونە ڕۆژهەڵاتی کوردستانەوە و لە گوندی ماشان لە ناوچەی دوو ئاوان دێنە سنووری هەرێمی کوردستانەوە تا دەگەنە بەنداوی دووکان چەند لقێکی تری تێکەڵ دەبێت. بوونی زەی بچووک کۆیە کردوتە ناوچەیەکی کوشتوکاڵی بە تایبەت کە بە درێژایی 76 کیلۆمەتر لە سنووری قەزای کۆیەدا تێپەڕ دەبێت. ئەو ڕووبارەی بەم سنوورەدا تێدەپەڕ هەر 4 وەرزی ساڵ سوود بە خەڵکی ئەم ناوچەیە دەگەیەنێ بۆ هەموو جۆرە کشتتوکاڵەکان لە ڕووی هەم دانەوێڵە و هەم شیناییەوەش زیانی زۆرمان پێدەگا. ئەم بەراوانەیە کەی دەبینی هەمووی دەبێتە پشت ئاواوی نەسەر زەوی نەش ژێر زەوی نامینی ئەگەر ئەو سەرچاوە ببڕێت خەڵک دەستی دەبڕێت بەڕاستی لە ڕووی بژێوی خەڵک زۆر زەرمەند دەبێت. لە سنووری کۆیەدا زیاتر لە 230,000 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە کە نزیکەی 11,000 جوتیان لەو زەویانەدا سەرقاڵی کشتتوکاڵن و بە تەنها لە وەرزی هاویندا زیاتر لە 4,000 تەن بەرووبوومی کشتتوکاڵی جۆراوجە و لەو زەویانەدا بەرهەم دەهێنجێن. ئەو شوێنانە دەکەوتە سەر زەی بچووک زیاتر کە عەرزەکانیان لەسەر سنووری ئەوەیە لە ڕێگای ئەو زێ بچووکۆ بەراون. طبعاً ئەگەر ئەو زێ کەم بکایان ئاوەکەی کەم بکاتیان ئاوی کەمبی طبعاً تاسیر دەکات خاصن ئەو ساڵانی کە باران کەم بوو وشکە ساڵی بوو بەڵێ تاسیری هەیە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێم بڕیاری دروستکردنی دوو بەنداوی هاوشێوەی بەنداوی دووکان لەسەر ئەم ڕووبارە دەرکرد. بەڵام دوای تێپەڕبوونی ئەو هەموو ساڵە تا ئێستا هیچ کام لەو بەنداوانە دروست نەکراون. پرسیارەکە ئەوەیە لە ئەگەری لادانی ڕێڕەوی ئەو سەرچاوە ئاویانێک کە لە خاکی ئێرانەوە دەڕژێتە ناو ئەم ڕووبارەوە لەلایەن حکوومەتی ئێرانەوە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چی دەبێت لە کاتێکە تەنها لە سنووری قەزای کۆیە زیاتر لە 100,000 هاوڵاتی بۆ دابینکردنی سەرچاوی ئاوی خواردنەوەیان پشت بەم ڕووبارە دەبستن. خالید محەممەد NRT ناحیەی سێگرتکانی سەر بە قەزای کۆیە.